ئەگۆرانیا بەداواکاری برای خۆشەویستم شێخ مستەفای خۆشەویستە بۆ چەندەم جار دەڵێم هیوادارم بەدڵیان بێ. ئەی یاری دۆڕۆڵات نەمتوانی بگەمەلات کابێدەنج تۆ نازان مچیم بە سەرهات. ئەی یاری دۆڕۆڵات نەمتوانی بگەمەلات کابێدەنج تۆ نازان مچیم بە سەرهات. بڕوان پێ بکە مەرگندی تۆ لە کوێ بووینە یار دەرمانی دەردم تۆی نەهاتیتە نایەجار. تازە تەمەن بەجێیشتم خەزان بۆ نەمدی بەهار ئێستا من تەنیاشی لە ناچوار دیوار. ماگری بۆ کامردم مای ڕێژە فرمێسک بۆ نایبیستی لا من بەڵام عاشقی تۆ. ماگری بۆ کامردم مای ڕێژە فرمێسک بۆ نایبیستی لا من بەڵام عاشقی تۆ. با موسیقا بارم کن شیون مجرم بۆ تاکە ڕێگام گۆرانیا دەریڕم هاستی خۆ. با موسیقا بارم کن شیون مجرم بۆ تاکە ڕێگام گۆرانیا دەریڕم هاستی خۆ. بەیادی برا جوانەکەم کاکە هەڵگوت دليلى دليلى چۆن دڵدا جێبێڵی دڵەگیا چۆن دڵدا جێبێڵی دڵەگیا غريبم لدويت وعزيزك
بڕوابکە بێتۆ ناژیم شنۆگیان تا ئێستا بیرت دەکەم دلەیلای دلەیلای ئەمەنەمانای